كلما سمع النداء. تەنها بە ناوی خودایی بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ ئەو زاتەی کە خالیقی مرۆڤە و تێگڕای بوونەوەرە. سەڵات و سەلام بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوە و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دووە. بەڕێزان و خۆشەویستان، لە زنجیرەی چوارەمین بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە لە بەردامەی گەوهەری زانستخوازان. خۆشەویستان، کەی بەدرین زانستخوازان یان فێرخوازان هەردوو ڕەگەزی دەگرتەوە، کێچ کوڕ پیا و ئافرەت، کەواتە لێ هەر کەسێک ڕێگای علم بگرتە بەر بەڕاستی ئەو کەسە بە قەدرای ئەو علمەی لەو لە ئاست و ئەندازی ئەو علمە خوای گەورە بەرزی دەکاتەوە، وەکو خوای گەورە دەفەرموێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوای گەورە دەفەرمێ بەڕاستی ئەهلی علم ئەوانەی کەوا بڕوادارن لەناو بڕواداران ڕێگای علم دەگرنە بەر، خوای گەورە ئێمە چەندین پلە ئەو کەسانە بەرز دەکەینەوە. لە چەند خاڵی ڕابردوو 8 خاڵمان باس کە سەبارەت بە ئاداب و ڕەوشت و ئاکارەکانی فێرخواز لە ناو خودی خۆی لە کاتێکەوە وەکو ئەهلی علمەک وەکو کەسێکی فێرخواز پێویستە ئەو خاڵانەی لێبێتێت. ئێستا دەگەینە خاڵی نەوەیەمین لەو خاڵانەی کە پێویستە ئەهلی علم فێرخواز بیگرتە بەر، ئەویش بریتە لەوەی کەوە الإعراض عن مجالس اللغو، واتە پشتکردن وازهێنان لەو مەجلیس و کۆڕ و کۆبوونەوانەی کەوا لەغوی تێدایە. کەلیمەی لەغو معنای چییە؟ اللەغو زانایان دەفەرمون لەغو یعنی قسەی پڕوپوت، یعنی قسەی بەتاڵ، یعنی قسەی بێفائیدە. لۆی زانایان دەرن لەغو دوو جۆری هەیە، لەغو لەیسە فیه فائیدە ولا مەضەڕە. هەندێک شتێ ئینسان دەیکاتن نەسوودی پێدەگەینی زەد زەرەری پێدەگەینی، بەس وەخت کوشتنە کاتی خۆی دەکوژیتن، یعنی ئەو کاتە زێڕینە لە عمری خۆی لە جیاتی بەشتی بە سوود بەکاربینی لە شتێکی بێسوود بەکاردەینتن، هیچ ئیسیفادی لێ ناکە. وەکو ئەوی کابرەتە بەشارێکی زۆر جاری وایە کابرا زەلامەکی گەورەیە یان گەنجەکە، ئەو گەنجە بەس لە ئەتاری دەکا، هەر لیڤڵی یەکەم بڕی، دووەم بڕی، 20 بڕی، 50 بڕی، 100 بڕی، بەبێ ئەوی هیچ ئیسیفادە وەختی خۆی دەکوژی، بەبێ ئەوی کتابەکی بخینتەوە، بەبێ ئەوی ئەو لیڤڵ ئەو هەموو لیڤڵانی کە دەبڕی ئەو هەم پلەی کە دەبڕی لە ئەتاریەکە ئیسیفادەی هەبیتن، ئەوەی ئیسیفادەی نییە. لۆیە نەوعەترمان هەیە لە لەغو فیه مەضەڕە. هەندێک لەغو هەیە، هەندێک لەهو لەعیب هەیە، هەندێک کردار هەیە کە ئینسان دەیکا، ئەو کردارە زەرەری هەیە، زەرەری هەیە لە بۆ دینی، زەرەری هەیە لە بۆ ماڵ و سەروەت و سامانەکەی، زەرەری هەیە لە بۆ کەسایەتی و شەخسیەتەکەی، وایە ئەوە حرامە، دەبی ئینسان خۆی لێ پارێستن. بۆیە خوای گەورە سوبحانە و تەعالە کە باسی ئیماندارانی ڕاستەقینە دەکات دەفەرموێ قەد ئەفلەح المؤمنون، بەڕاستی سەرکەوتون ئیماندارانی ڕاستەقینە چێ؟ الذين هم في صلاتهم خاشعون، ئەو بڕوادارانەی کەوا لە نوێژەکانیان ترسی خوای گەورەیان لە دڵا حەز بە ڕقابە و چاودێری خوا دەکەن. لە دوای ئەو سیفەتە خوای گەورە دەفەرموێ والذين هم عن اللغو معرضون، و ئەو بڕوادارانەی کەوا کاتێکەوە والذين هم عن اللغو، کەلیمەی عن واتە للبعد والمجاوزة، یعنی کاتێک دەگەنە کۆڕ و مەجلیس و دانیشتنەچی کە لەغوی تێدایە ها لە دووڕە معرضون پشتی تێدەکەن، لێی نێزیک نابنەوە، دەزان ئەوە کۆڕ و مەجلیسە ئیوان نییە، دەزانن دانیشتن لە کافتریایەکەوە نێرگەلەی تێدا دەخورێ، کچ و کوڕی تێدایە، ئافرەتێکی ڕوود دێتن خواردن پێشکەش دەکا یان خواردنەوەیەک شتێک پێشکەش دەکا، ئەوە جێوان نییە خۆیانی لێ دەپارێزن. لۆیە کەواتە ئینسان ئەگەر ئەو لەغوەی کەوا منکەڕە کە حرامە نەک ئەهلی علم و فێرخواز دەبی نەسنە ئەو شوێنە، بەڵکو دەبی ئینکاری ئەو منکەڕەش بکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ من رأى منكم منكرا فليغيره بيده، هەر کەسێک منکەڕەکی دیت، هەر کەسێک شتێکی بێشەرعی دیت فليغيره با بیگۆڕێ. بەچی بیگۆڕی؟ بیەدی، ئەگە پێی کرە بەدەستی واتە بە توندی، ئەگە سوڵتە و دەسەڵاتدار بوو دەتوانی مەسە ئیجراءاتی قانونی لەگەر بکرێتن، فليغيره بيدي، با بەدەست بیگۆڕی. فإن لم يستطع، ئەگە پێی نەکرا بەدەست بیگۆڕی، فبلسانه، با بە زوبان بە نسحەت و ئامۆژگاری
خەڵک بکاتن فإن لم يستطع فبقلبه ئەگەر هەر پێی نەکرا بە زوبانیش با بەدڵ پێی ناخۆش بی با بەخۆی بەگەر نەکەویتن خۆی بپارێزی لەو شوێنانە ئینسان دەبی خۆی بپارێزی و ئاگاداربی لۆیە بەڕێزان و خۆشەویستان ئینسان دەبی بزانی لەغو زۆر جاری وا هەیە ئینسان بە ناوی سوعبەت بە ناوی نوکتە بە ناوی قسەی خۆش بە ناوی ئیستیغلالکردنی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرن پێغەمبەری خوا سوعبەتی کردیا بەڵێ پێغەمبەری خوا سوعبەتی کردیا بەڵام پێغەمبەری خوا سوعبەتی کردیا سوعبەتەکەی پێغەمبەر درۆی تێدا نەبووە هەڵبەستی تێدا نەبووە شکاندنەوەی تیرەیەک لەسەر تیرەیەکی نەبووە زۆر جا دەرێ فرانە تیرە فرانە عەشیرەت فرانە وا یعنی ئەو شتانە دروست نیە لە شەریعەتی ئیسلام کە کەسایەتی کەسێک یان تیرەیەک یان بنەماڵەیەک لە کەدار بکرێتن و هەروەها سوعبەتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم شتی ڕاستەقی نەبووە شتی هەڵبەستراو نەبووە لۆیە چکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ويل للذي يحدث الناس ويل للذي يكذب فيحدث ليضحك به القوم دەفەرمێ پێغەمبەری خوا وەیل عەزابی زۆر سەخت لۆ ئەو کەسێک کەوا درۆیەک هەڵدەبەستی قسەی ناڕاست هەڵدەبەستی لۆی خەڵک پێی پێ بکەنن یعنی نوکتەی هەڵدەبەستیتن ئینسان دەبی زۆر ئاگاداربی بەڕاستی ئەو نەوعە سوعبەتانە لە شەریعەتی ئیسلام حرامە دروست نییە درۆی تێدایە دۆمیشتش ئەتو شتێکی هەڵدەبەستی بەسە شتێکی کە ئەسڵ و ئەساسی دیە ئەوە دەبتە ئیفتیرا دروست نییە بزانە خوای گەورە سوبحانەه و تەعالە باسی خەڵکانێک دەکاتن کاتێک کەوا بە مەجلیسێکدا دەڕۆن کاتێک لە مەجلیسێک شتێکی بێشەرعی دەکرێتن ئیستێزا بەخوا و بە پێغەمبەر دەکرێن واللهی زۆر جاری وا هەیە بە ناوی ئەهلی عیلم یعنی بەشێک لە ئەهلی عیلم نوکتە دەڵێن لەسەر خوای گەورە نەعوذ بالله نوکتە دەرێن لەسەر ڕۆژی قیامەت نوکتە دەرێن لەسەر مەلائیکەت نوکتە دەرێن لەسەر جەهەنەم و بەهەشت کاکە و ئینسان واللهی پێ لە دین دەستە دەرێ ڕەنگە پێ کافر بی یعنی ئینسان ئاگاداربی بەڕاستی ئەها بزانە خوای گەورە دەفەرموێ وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها دەفەرمێ ئێوە لە قورئانی پیرۆزدەوتان دابەزیە أن إذا سمعتم آيات الله لنا هندك كور مدرسكاني قريش لسردمي پیغمبري خوا كاتك آياتك باز ذكرى يكفر بها كفريا بآياتك ذكر ويستهزأ بها قال تجاريا بآياتك ذكرت إن ذا خواي يورد فرمي فلا تقعدوا معهم بهيز نوع أجنبي لكور مدرسي أو جورة كسان دامنيشن حتى يخوضوا في حديث غيري حتى واز دينن لباس كردني أو استهزاء بديني خواي قول سبحانه وتعالى كيني وازيان هنا دروستا إنسان لو مدرسة دابنيشتن خواي قول ده فرمي إنكم إذا مثلهم خو أجر إيوه بتن لما مدرسي أوان دابنيشن وكوان جير رابقرنو بيدنك بن لوشتي إنكم إذا مثلهم ايوه هاو الشيوي اوان سبحان الله يعني لك كفر كيان بجدارن لبيدين كيان بجدارن لو انسان براسي دبي زوزر اقدار بي بهيز نوع شيء او صفاتانا لخوينين تجي براسي زوزر خطرة وهروها برزان وخوشويستان انسان دبي اقدار بي اهلي علم استا للرجاري اورو كايبدرين اهلي علم داري كركا گەنجێکی بەڕێزە کچە کوڕە پێکەوە لە مەحەدەچیە لە پەیمانگەچیە لە ئامادەیەچینە ئەوانە ئەهلی عیلمن دەڕۆن دەبی بەڕاستی ئاگادار بن ئەگە سەفرەیەک شتی بێشەرعی تێدابی دەبی نەیکەن دەبی خۆیان لێ بپارێزن چونکە بەڕاستی زۆر جاری وا هەیە لەو شتانە ئەگەر پێشت نەکرێ بیگۆڕی خۆ دەکرێت ئینسان بەشداری نەکاتن لۆیە بەڕاستی دەبی ئینسان ئاگادار بی خاڵی دەیەم لو صفاتان كبيوست في الخواز لي بيتزي أو يجبريت لوي التحلي بالرفق واتخورا ظنوا بصفتي نرمونياني لسر خوي إنسان دائما بل نكا هيمنو لسر خوبي لهمو كرداركاني كوا أنزامي الدن أو صفتي رفقة برزان وخوش يستان يتيكا لصفاتكاني خواي سبحانه وتعالى بيغنبري خوا صلى الله عليه وسلم دفرمي إن الله رفيق يحب الرفقة خواي قورا خواي شي وايا رفيق معناتي رفيق واتا خواي قورا بلناكا لبرياردان خواي قورا سبحانه وتعالى نرمونيان ولصر خويا خواي قورا يحب الرفقة
وهروەها دەفەرمێ پێغەمبەری خوا خوای گەورە ڕفق و نەرمونیانی پێخۆشە فی الئەمری کولی لە هەموو کار و کردەوەیەک. ئەو فەرمودەیەش ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە. لە فەرمودەیەشتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ما كان الرفق في شيء إلا زانه. ڕیفق نەرمونیانی لە هەر شتێک دابی، هەر ئیشێک، هەر کارێک، هەر قسەیەک بە نەرمونیانی بکرێ ئیلا زانەه، ئەو قسە بە سەنگ دەبی، ئەو قسە گران و سنجین دەبی، حرمەتی دەبی لەکن خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەکن خەڵک بە چاوەکی گەورە ئەو قسە دەبیستن. وما يكون وما ينزع في شيء إلا شانه. نەرمونیانی لەسەر خۆی لە هەر شتێک، لە هەر قسەیەک، لە هەر کردارێک دەربهێندرێ، يعني صفتي نرمونياني ولا سر خوي تدانبي إلا شانه إلا أوشتبي قيمة دبي سوق دبي لبرتاوي خلشي حتى دشتك جران وسنجين وبحرمتي بيتن إنسان دبي براسي أقدار بيتن لو يبرزان وخوش إنسان حتى لدين داري حتى لعبادة حتى لهمشتك إنسان براسي أجر نرمونياني تدانبو أجر بتنديت وناو بابتك براستي أو بيتوانا دبتوا بزانا بيغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي إن هذا الدين متين أي خلصين بزانا أو دينتي توكمية دينتي بريتي لشتي زوان بريتي لعباداتي زور أو زور إن ذا بيغمبر دفرمي فأوغلوا فيه برفق أقدتو عبادتي خوابكي بنرمونياني لسرخوي أو عبادتان بكا كسق لسبيني حتى بزنو يجيبكا بيزار دبي توشي كآبة دبي توشي ملل و بێزاربوون دەبی کەسێک ساری دوازەی مانجی هەر بە ڕۆژی بی و هەر بە ڕۆژی بی هەر بە ڕۆژی بی ئەخژیان لە خۆی و لە ماڵ و منداڵەکەشی تێک دەداتن لە دەور و بەرەکەی تێک دەدا لێ دەبی زۆرا زۆر بی بزانە خوای گەورە سوبحانه وتعالى گلەیی دەکە لە ئەهلی کتاب لە جوولەکە و مەسیحیەکان دەفەرمی یا ئەهل الكتاب لا تغلوا في دينكم غير الحق زیادە ڕەوی مەکەن لە دینداریەکە لە دینداری لخواناسي لبابتي عقيدة غير الحق إلا ما قال أوشتاني حق راستا يعني إنسان نابي زيادة روي تيداكا بزانت جولا كان زيادة رويان كرت لعزير كقوتيان كوري خوايا مسيحي وقابر كان زيادة رويان كلا عيسى بيغمبر وتيان كوري خوايا نعوذ بالله كاوات زيادة روي كدن لهرشتك براسي زوزر خطر دبي إنسان أقدار بيتن أوي مام ناوان دا ئەوەی کە ئینسان دەپارێزی لەوەی کە زیادە ڕەوی دەکا کەمتر خەمیش نەبی لە شتەکان ئەوەیە دەستگرتنە بە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانە سونەتەکانی پێغەمبەر چۆنە ئەوەندەی بکە کافیە لە بەڕۆژی بوون لە نوێشکردن لە سەدەقە لە هەموو کردارەکان لۆی بەڕێزان و خۆشەویستان زۆر جاری وا هەیە کابرا تەمەشا دەکەی ڕێگایەک دەگری ڕێگای قورئان و سونەت نییە ڕێگایەکە هەوا و ئارزوو دانرایە وایە ئەوە تووشی غولو دەبی تووشی ئیفرات و تەفریط دەبی دەڵێن دەروێشەکە بوو زۆر سەرسام بوو بە شێخ یعنی دەرێ هەستا سبەینی هاتە خزمەت شێخی وتی بە دەروێشەکانی کەی برادری خۆی و ڕەفیقەکانی گوتی شێخ فڕیە ئەو شۆ کورە گوتیان کاکە وەڵڵا شێخ نەفڕیە ئەمە تازە لە خزمەتی شێخی بووین کورە گوتی شێخ بەخۆی گوتی ئەمن نەفڕیمە گوتی کاکە شێخ لە خۆی بە هەر برێ ئەمن دەزان فڕیە شێخ ئەو غلو ئیفرات و تەفریتە ئەو زیادە ڕەویکردنا ئینسان دەبی ئاگادار بی بزانە خوای گەورە فێرمان دەکا کاتێک کە بانگەوازی دەکەین دەعوە دەکەین چۆن بی یعنی نە زۆر هات و هاوار بکەی نە دەنگ بەرز بکەی بە نەرمی بەهێمنی کاتێک ئینسان حتى لە مجادلەکردنی کەسێکی نەیاری خۆت ڕەئیەکەی لێ وەربگرا با ڕەئیەکە مخالفی توش بی با بەدلی توش نەبیتن وەری بگرا لێ هەڵی سنجێنە ئینجا لە پاشان تەتانی بیر و ڕای خۆت بڵێ بزانە خوای گەورە فێرمان دەکات دەفەرمێ ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن ئەوە ڕێگاکانی گەیاندنی دینی خوای گەورەیە بەبێ توندوتیژی بەبێ پەلەپەلکردن بەبێ ئەوەی کەوا لە حەقی خۆی لە ڕێگای خۆی دەرچی کەواتە لێ بەڕاستی ئینسان دەبی ئاگدار بی دەڵێ جارێکیان کابرایەک چۆکن عەبدولمەلیکی کوڕی مەڕوان هەر کە چوە ژۆرێ بە حسابی خۆی نەسیحەتی دەکا عەبدولمەلیکی کوڕی مەڕوان خەلیفەیە وتی یا ظالم یا فاجر اتق الله لەخوای بترسێ ئەتوو کابرایەکی ظالم و ستەمکاری ئەتوو کابرایەکی تاوانبار و خراپەکاری ئینجا وتی وقال له پێی گوت والله
وتی واللهی دەبی قسەکت پێ برێم بە یان تۆنترین و ڕقترین قسە لەگە بکەم ئیندا دەرێ مەأمون زۆر لەسەر خۆ بوو پیاوەکی زانا و دانا بوو وتی ئین الله ئەرسەلا من هو خەیر منک ئیلا من هو شەڕ منی خوای گەورە دوو پێغەمبەری نارد زۆر لە تو چاکتر بوون ئەو دوو کەسە لە بۆ کەسێک کە زۆر لە من خراتر بوو کە فیرعەونە ئینجا خوای گەورە سبحانه وتعالى فەرمووی اذهبا إلى فرعون إنه طغى أي موسى وهارون بڕۆنە لای فیرعەون چونکە زیادە ڕەوی کردووە زیادە ڕەویەکەی فیرعەون چ بوو دەیگو ئەمن خوام ئەنا ربكم الأعلى ئینجا خوای گەورە فەرمووی فقولا له قولا لينا أي موسى وهارون قسەی لەگەر بکەن لەگە فیرعەون نەسیحەت و ئامۆژگاریەکی بکەن قولا لينا بە قسەیەکی نەرم لەسەرخۆ بە قسەیەکی وەها شیرین و گفتار شیرین قسەی لەگە بکەن ئینجا ئەو پیاوە گوتی کاکە خوای گەورە دوو پێغەمبەری نارد لە بۆ کەسێکی زۆر خراپتر بەڵام ئەو ئەمری پێدەکا دەفەرمێ بە نەرمی قسەی لەگە بکەن کەواتە ئینسان بەڕاستی پێویستە دائیمەن هەر کەسێک لە مناقەشە هەر کەسێک لەگە کەسی بەرامبەر ئەگەر نەرمونیان بوو ئەگەر بەس لەسەرخۆی قسەی کرد ئەگەر هێمن و ئارام بوو قسەکە پەیامەکەی خۆی گەیان ئەو کەسە سەرکەوتووە بەڵام کەسێک کتی هات و هاوار زۆر جاران تەمەشا دەکەین قوتابیانی خۆشەویست ئەی ئەهلی عیلم ئەی فێرخوازان دوو کەس دەکەونە بەرامبەر یەکتر هەردووچیان ئەهلی بەحساب دیفاع لە دینی خوای گەورە دەکەن بەڵام زۆر جار دەکەونە بەر یەکتر قسەی زۆر ناشرین بە یەکتر دەرێت ئەو بەوی دەرێ درۆی دەکەی ئەو بەوی دەرێ درۆی دەکەی ئەویش ئاەتی دەخینەوە ئەویش ئاەتی دەخینەوە ئەویش حەدیسی دەینی ئەویش حەدیسی دەینی یعنی سبحان الله ئەو چ دینداریەکە ئەو چ ئەخلاق و ڕەوشتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دین ئەوەمان پێ نارێ بزانە تەمەشا بکە ئیبراهیم پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کاتێک لەگەڵ نەمرود گفتوگۆ دەکا چەند بە نەرمی نەمرود ئەو کەسەی دەرێ ئەمن خوام ئینجا خوای گەورە دەفەرمێ ئەلەم تەڕ إلى الذي حاج إبراهيم في ربه أي محمد المصطفى تۆ زانست و زانیاری ئەوت پێ نەگەی کە حاج ئیبراهیم کە حجە و بەڵگە دەین تۆ لەگەر ئیبراهیم دەوێت بەڵگەی خۆی بسڵمێنی لەسەر ئیبراهیم لە دەربارەی خوایەتی خوای گەورە سبحانه وتعالى کە دەڵێ ئەمن خوام نەک خوای تو ئەی ئیبراهیم بەڵام قال ئیبراهیم کاتێ ئیبراهیم پێی دەرێ ربي الذي يحيي ويميت أي دمرو پەروەردیگاری من خوای من ئەو خوایە خەڵکی دەژیێنی ڕوح دەداتە خەڵکی و خەڵکیش دەمرین و ڕوحەکەی لێ دەستینتەوە نەمرود زۆر کەل لە ڕقا زۆر کەل لە شەقا دەڵێت ئەنا ئوحیی وئومیت ئێستا چی تێدا ئەمیش دەژیێن و دەمرێنم دوو کەسی دەینی هەردووکیان سزنن بڕیاری ئیعدابی لە بۆیاندایە یەکەچیان ئازاد دەکا هەن دەرێ ئەوە تەمەشاکە ئەو ژیانم داوەی یەکەچیان ئیعدام دەکە درێ ئەو ئەمنیش مرکەواتە هەمان سیفەتی خوایەکەی توم هەیە فەرقم چێ لەگە خوای تو ئەی ئیبراهیم پێغەمبەر تووڕە نابی ئیبراهیم پێغەمبەر هەڵ ناچی زۆر بە نەرمی دەزانی ئەو کابرایە زۆر بێعەقرە زۆر دوور ڕۆیشتیا دەوێ بیهینتەوە نمونەی لۆ دەینتەوە هیچ کەسێک ناتڕین لەو نمونەی هیچ قسەی تێدا بکە قال ئیبراهیم پێغەمبەر فەرمووی إن الله يأتي بالشمس من المشرق فأتي بها من المغرب پەروەردیگاری من خوای من ئەو خوایە ئەو ڕۆژی هەرینا لە ڕۆژ هەڵات هینایتی بەرەو ڕۆژ ئاوا ئەگەرە تو خوای ئەو ڕۆژەی ببەوە بیجێڕەوە بیبەوە ڕۆژ هەڵات پێت دەکرێ فبوهت الذي كفر لەوێن دەرێ تەواو کوفرەکەی نەمرود کۆتایی پێهات تواوە بزانە ئینسان دەبی بە عەقل و منطق قسەی بکە دەبی بە نەرمونیانی پێیامی خۆت بگەینی هاتوو هاوار هیچ سوودەچی نییە لێیە ئینسان دەبی زۆر ئاگداربی خاڵیشتر باز بکەین خۆشەویستان و بەڕێزان ئەویش ئەوەیە پێویستە فێرخواز ئەو صفەتی هەبی صفەتی التەئەمل زان معنەتی تەئەمل واتە ورد بوونەوە کاتێک قسە دەکەی فکری لێ بکەوە لێی ورد بەوە ئەو زە قسەکە دەرببڕە لێیە کوردەواری دەرێ بیبێژە بیوێژە ئەوجا هەڵی ڕێژە بزانە تەمەشاکە یعنی ئەو قسەی کە دەیدەی یەکەم جەر بیبێژە لێک دەعنی وەکو برێ قسە چاک و خراپەکانی لێک دەرینە لە پاشان کە بێشتت ئەوجە بیوێژە ئەوجە لە پاشان دەری ببڕە کە دەرت بڕی ئەوجا قسەکە بە
يعني بخەڵکی ڕابگەینە بزانە کەواتە ئینسان دەبی زۆر ورد بیتن بەڕاستی بە تایبەت ئەهلی عیلم بە تایبەت فێرخواز بزانە زانایان چەند جوان وەصفی ئەو صفتەی دەکەن کە صفەتی التەئەمل دەڵێن من تەئەمەلە فقد ئەدرەکە هەر کەسێک ورد بیتەوە هەر کەسێک لە بڕیارەکانی لە قسەکردنەکانی لە کاتێک کتابەشی دەخینتەوە ورد بیتت پەلەی نەکە لە سەرخۆبی ئەو کەسە فقد ئەدرەکە دەگاتە تێدەگە لە بابەتەکەی یان دەڵێن ومن تەئەمەلە یان دەڵێن تەئەمەل تودرك ئەگەر ورد بیەوە لە هەر بابەتێژی دەگەیە مەبەست و ئامانجی خۆت لێ بەڕاستی پێویستە ئینسان لە کاتێک قسە دەکا ورد بیتۆ لە قسەکەی چونکە بزانە پێغەمبەری خوا دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت هەر کەسێک بڕوای بەخوا بە ڕۆژی دوایی هەیە با قسەی چاک بکە یان بێدەنگ بی لێ کاتێک کە ئەتو ئەهلی عیلمی پرسیارێک دەکرێت زوو وەڵام مەدەوە ورد بۆ لە وەڵامەکەی بزانە ئەو وەڵامە لە بۆ ئەو کەسەی گونجاوە بزانە هەموو وەڵامێک دەدرێتو لە هەموو کەسەکی لێ ئینسان بەڕاستی بی زۆر ورد بی لە وەڵامەکان دەجێڕنەوە دەڵێن یەک لە کاربەدەستەکان خەونێک دەبینی لە خەوەکەی ئەوەیە هەموو ددانی هەروەریە لە لێکدانەوەی خەون ئەوەیە دەدان هەروەرین واتە خزم و کەس و ئەحبابەکانی دەمرن هەر کەسێک دێ کەوا خەونەکەی لۆ لێکداتۆ لە زانایەکان دەنێ وەڵڵاهی قوربان خزم و کەسەکان هەم کابرا دڕی تۆن دەبی مەلیکە یەکەوسر عقوبەی ئەو کابرایەدا لی دەندرن لەو ئەوی لێدەن تێر و پڕی لێدەن یەک دەمین ئاخری یعنی هیچ کەسێک نامینە لە زانایەکەنی ئەو دەوروبەرەی هەرچی دێ و شەق و شولاقەک دەخوا ئاخری یەک لە زانایەکەن دەرێ ئەرێ کاکە چی ئیشی ئەو کابرا مەلیک و پادشایی وەڵڵاهی دەڵێن خەونەچی دیتە کەس دەیدەن ناچتن دەرێ کاکە ئەمن دەچ کورکو بە پێی خۆت دەچی دەرێ ئەم بنێرن دەستە لای پاشا مەلیکە دەرێت جەنابی مەلیک فەرموو خەونەکە چییە دەرێ وەڵڵاهی لە خەوێ هەموو ددانەکانم هەروەری بوو دەرێ قوربان ئەو خەونە وەڵڵاهی مژجێنیەکی گەلە خۆشی تێدایە چۆن هەرچی هاتیە لێکدانەوەکەی زۆر بەخراب لۆم لێکداری خزم و کەست دەبری دەرێ نا ئەوان نەیان زانیە ئەتۆ عمرت هەندە درێژ دەبی یەک لە دۆست و ئەحباب و خۆشەویستەکانت مەرجی تو نابینن هەمان وەڵامەها هەمان وەڵامە بەڵام بە شێوازێکی جوان دەری دەبڕی کەواتە لێ بەڕاستی ئینسان دەبی زۆر میهمە لەو کاتێکەوە وەڵامێک دەدەیەوە بە وردی وەڵام بدەیەوە حتا بەڕاستی زانایان دەبی کاتێک هەنگاوێک دەرێ دەبی لە هەنگاوەکەی ورد بیتەوە بزانی هەتا چەندی قازاندا چەندی لە پێناوی خوایە ئینجا هەنگاوەکان بنێتن لێ تەمەشاکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ثلاث يهدمن الدين سێچینە خەڵکەیە دینی دەفەوتێنن دینی نایلن یەک لەوانە زەلەت العالم زانایان کاتێکەوە خەڵک بە هەڵە دەبن فتوای بێسەر و بەردەبن بە کەیفی خۆیان دەکەونە ناودین خوا پەنامەم بدە یا ڕەبی دووەم دەفەرمێ المنافق المجادل ئەو کەسەی منافقە خۆی بە موسڵمان نیشان دەدا لە ناوبەرجی دین لە ناوبەرجی دڵسۆزی لە بۆ دین و پەیامی دینی خوای گەورە ئەوانە خۆیان نیشان دەدەن و دین لە خەڵکی دەشێوێنن سێمیشت دەفەرمێ ئەئیمەة المضلون ئەوان ئەو پێشەوا و زانانەی کە بەڕاستی سەر لە خەڵکی دەشێوێنن لێ شاعیریش دەڵێ قد يدرك المتأني بعض حاجته وقد يكون مع المستعجل الزلل بەڕاستی دەرێ زۆر جاران ئەو کەسەی هێمنە و لەسەر خۆیە دەگاتە ئاوات و ئومێدی خۆی بەڵام زۆر جار ئەو کەسەی پەلەی دەکاتن زوو بڕیار دەدا تووشی زەلەل دەبی تووشی زەلە دەبی تووشی پێڵ خریسکان دەبیتن ئینسان دەبی ئاگادار بی خاڵیش ترمان هەیە بەڕێزان و خۆشەویستان ئەویش الثبات والتثبت واتە پێگیری و هەروەها وردبوونەوە لەو شتانەی کە ئینسان دێتە پێشی ئەهلی عیلم فێرخواز زانستخواز دەبی زۆر وردبی لە بابەتەکان کاتێک کە قسەی بەرجێ دەکەوی دەبی لێ بکۆڵتەوە بزانی ئەو ئاەتە لە چیهان سوورەتە دەبی نابی ئاەتی بەبێ سەر و بەر بە غەڵەتی و بە خراپی بخینتەوە فەرمودەیە کاتێک دەخینتەوە بزانی ئەو فەرمودەیە صحیحە خاستن ئێستا زۆر ئاسانە خوشکان بەڕێزان فێرخوازان بەڕاستی ئێستا کلیکێک دەکەی یەکە و سەر فەرمودەکە لۆ دەردەینی لە چێن دەرهاتیە لە چ کتابێکە چێ تەصحیحی کردیە دەرەجەی حەدیسەکە چۆنە بە جوانی بابەتەکە لە بۆ ڕۆن دەکاتەوە اینجا پەیامەکەی بگەینی بە تایبەت زۆر جاری وا هەیە تەمەشا دەکەی هەندێک گەنجەیە زۆر دڵسۆزن لە خوشکان لە برایان تەمەشا دەکەی لە فەیسبوک شتێکی بڵاو دەکاتەوە کاکە ئاگال لێبی فەرمودەی
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگە صحیح نەبوو یان داروی قەولی کەسەکە بە فرموودە دەینتەوە ئەوە زۆر خەتەرە ئینسان دەبی ئاگاداربی لۆیە بەڕاستی شتەکە ئەگەر زۆر تەواو نەبیتن ئینسان نابی دەری ببڕیتن. اینجا بەڕێزان و خۆشەویستان وردبوونەوە التثبت یعنی لێکۆڵینەوە لە چی لە قسەکانت، وردبوونەوە لە هەرس و کەوت و ڕەفتارەکانت، لە هەموو ئەو شتانە ئینسان دەبی زۆر ئاگاداربی هەتا شتەکە بە تەواتی تێنەگاتن بەڕاستی دەری نەبڕیتن. بە تایبەت فرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە تایبەت ئاەتی قورئان کاتێک تەفسیری دەکەی تەفسیرەکە بە تەواتی لە مەصدەرێکی مەوثوق دەرنەینی یان نەگەڕێ سەرچاوەی ئەو حەدیثانەی کەوا ئەو زانن کە شەرحی حەدیثیان کردیان ئینسان نابی لەو گۆڕەی لێک بداتەوە. ئاخیر شت باز بکەم لە دەربارەی ئەثەبات خۆڕاگری. بەڕێزان و خۆشەویستان زانست خوازان فێرخوازان زۆر مهمە ئینسان بەڕاستی لەسەر ڕاستە شەقامی ئیسلام لانەدا التثبت واتە پێگیری لەسەر ئەو عیلمەی کە هەیتت لە عیلمەکە لامەدا لە عیلمەکە هەڵێنجا لە پاشان ئەثەبات خۆڕاگر بە لەسەر ئەو دینەی. ئاخیر شت کە عەرزی جەنابتان بکەم بەڕێزان ئەبوو ئیمامی ئیبن کەثیر لە کتابی البداية والنهاية باسی ڕووداوەکمان لۆ دەکات. ئەو ڕووداوە ئەبوو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ڕۆژێکیان ئەمن لەگە دوو کەسێک لەگە ڕەجالی کوڕی عنفەوە، یعنی ئەو سێ کەس لەگە پیاوەچکە پێکەوە بووین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئین فیکم رەجولا لە ناونگۆ پیاوەکەیە سێ کەسن ئەبوو هورەیرە ڕەجالی کوڕی عنفەوە لەگە پیاوەچکە فەرمووی یەکێک لە ئێوە خەڵک فی النار لە ضرسه فەرمووی کاچیلەی ددانی پێشەوەی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی زۆر گەورەیە لە ناو ئاگری جەهەنەم خوا پەنامان بدا. اینجا ئەبوو هورەیرە دەفەرمێ پێغەمبەری خوا و فەرمودەی فەرموو زۆر دەترسام خوایە دەبی ئێمە چیانمان بین. دەفەرمێت چاوەڕوانم کرد لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەچیان وەفاتی کرد من و ڕەجال ماینەوە. دەفەرمێت لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە حەربی ڕوویدا لەو کاتدا ئیمامی ئەبوو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەرێ وەڵڵاهی زۆر دەترسام خوایە من یەکێک نەم لەوانی کە ئاخیر شەڕ بم کە بە فیتنە بچم کە هەر بخەڵەتیم و پێم هەر خرج بێ لەو دینەی خوای گەورە. دەفەرمێ لەو کاتەدا ئەبوو هورەیرە شەڕی ڕیدەی کرد ڕەجالی کوڕی عنفەوەی نارد لۆ لای موسەیلەمەی کەذاب لەوەی قسەی لەگە بکە پەشیمانی بکاتەوە لەوەی کەوە واس لە طبعا موسەیلەمەی کەذاب داوای پێغەمبەرایەتی دەکرد دەیگو ئەمنیش پێغەمبەرم وەکو محەممەدی لێ لە پاش هەر پێوەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیگو ئەو پێغەمبەرایەتی تەواو لۆ من ماوە. ڕەجال سوەکن موسەیلەمە پیاوەکی زۆر لەبلەبان و زمان لوس و زمان پاراو بوو هەستا قسەی لەگە کرد گوتی نیوەی مولکی خۆم طبعا دەسەڵاتێکی زۆری هەبوو موسەیلەمە خەڵکەکی زۆری لەگەر بوو گوتی نیوەی ئەو مولکت دەدەمێ بەس بڕۆوە ناو سەحابەکان لای ئەبوو بەکر برێ ئەمن بەخۆم جێم لە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم کە موسەیلەمەی کەذاب شەریکە لەگە من لە پێغەمبەرایەتی بەس ئەوەندەم لێ بکە. سبحان الله چەند خەتەرە یەک کەلیمە قسە هەلی خەڵەتان بە ماڵی دنیا. ڕەجال هاتەوە لە ناو سەحابەکان بە حساب وەفدی ئیمامی ئەبوبەکرە نوێنەری ئیمامی ئەبوبەکرە گوتی ئەی خەڵچینە من بەخۆم جێم لێ بووە کەوا پێغەمبەری خوا فەرموویتی موسەیلەمە شەریکی پێغەمبەرایەتیە لەگەرە من ئێستا پێغەمبەر وەفاتی کرد ئێستا پێغەمبەرایەتی لە بۆ موسەیلەمەی مایتەوە بەس تەنها ئەوەن دەیگۆ. دەزانین بەو قسەی ڕەجال چەند کەس هەرگەڕاوە تووشی ڕید دەبوو دەڵێن 40,000 کەس بەگەر موسەیلەمەی کە سبحان الله چەند کەسەیە ئەهلی عیلمە ئەهلی فێرخوازە ڕێگای علمی گرتە بەر کاتێک کەوا ناودەنگێک پەیدا دەکا سبحان الله دەبێتە پردەک لە بۆ کەسانی زاڵم دەبتە ڕێگایەک لۆی کە خەڵک بە تووشی سەرگەردانی و ماڵوێرانی بچی. یا ربی خوای ئاخیرمان خێر بکەی یا ربی خوای لەو کەسانەمان بجێڕی کە ئەهلی عیلمن وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.